حکوومەتی هەرێم گرنگی بە کەرتی پشت و کاڵ بدا. کەرتی پشت و کاڵ یەکێکە لە کەرتە هەرە گرنگەکانی هەموو وڵاتێک کە بیوێ پێش بکەوێت. هیوادارم حکوومەت ئاورێک لە فەلاحەکانمان بدات و گرنگیان پێ بدا و ئەو شتانی کەوا بڵێن یارمەتی خەڵک دەدا یا یارمەتی وڵات دەدا بۆی بەرەو پێشەوە بچین. سەرچاوەیەکان زۆر پێویستە بۆ کەشت و کاڵ و ئەو کانزانی هەیە لە شارەکەی خۆمان لە وڵاتی خۆمانە هەیە بە شێوەیەکی بەجۆنی بەکاری بێنین وایە بە بچین شتی هاوردە بێنین لێرە بتوانین یارمەتی خەڵک بدەین یارمەتی دەوڵەمەندەکان بدەین بتوانین عەردیان پێ بدەین شتیان بدەین کە بتوانن ئەو بەرهەمانە لێرە دروستی بکەن ئەو شتانە لێرە دروستی بکەن و بتوانن داینگەنە بازاڕ و بیفرۆشن قانجازێکی زیاترێ بۆ وڵاتەکە پارەکە لە ناو خۆمان ئەمێنێتەوە ناچێتە دەروەی وڵات. ئێمە دەتوانین سوود وەها لە ناو وەرگرین کە ئێمە پیشەسازی خۆشمان پێوە بەهێز بکەین بە هاوکاری وڵاتانی تر چونکە وڵاتی ژاپۆنیش چەندین کارگەی هەیە لە چین کە وەبەرهێنان دەکەن. ئێمەش دەتوانین هەم موقعی جوگرافی هەمیش کە ماوەدی خاممان هەیە دەتوانین ئەو وڵاتانە بینینە ئێرەوە دەتوانین لە ڕووی گەشت و گوزار و لە ڕووی کشت و کاڵیشەوە خۆمان بەهێز بگەین. پشت بە خۆمان بەستین یعنی بەڕاستی هیچ کە پشت بە کەلوپەلی دەرەوە نەبەستی لە وڵاتان بۆمە هاوردە نەکرێت. بۆیە پێویستە بەڕاستی ئێمەش وەکو وڵاتانی تر کۆمپانیامان هەبێ بەرهەمهێنانمان هەبێت هیچ کە ینی لەسەر حیسابی ئەوانی کە نەخۆن و نەبینە بەکارهێنەر.